بۆ ئەوەی تەبیعەتمان باش بێت، ڕەوشتمان باش بێت. ئەو کەسانی کە دەڵێن تەبیعەت دەرمانی نییە، قسەکانیان ڕاست نییە. بۆ کەسێک ڕاستە قسەکانیان کە مسەیتر نەبێ بەسەر خۆیدا. ئەگینا ئینسانێک زاڵ بێ بەسەر خۆیدا دەتوانێت تەبیعەتی خۆی بگۆڕێت، هەندێک تەبیعەتی ناشرین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا حرام کراوە. ئەگەر بێت و تەبیعەت دەرمانی نەبێ کەواتە دین بۆ چی هاتۆ؟ هیچ معنایەکی نییە، نەعوذ بالله. بەداخەوە کەسانێک هەن هیوا و ئاواتیان ئەوەیە تەبیعەتیان خۆش نییە، بەوە مرتاحە بن، ئەوەندە تەبیعەتیان خراپە، بەوە مرتاحە بن قسەی ئەم بێنن بۆ ئەو، قسەی ئەو بۆ بێنن، واتە نهێنیەکانی خەڵکی نەقڵکەن بۆ یەکتری. ئەمە تەبیعەتێکی زۆر خراپە، ئەمە ڕەوشتێکی زۆر ناشرینە، نهێنی نێوان خەڵکی نقڵکەی بۆ لای کەسێکی تر بۆ ئەوەی کە کێشە و مەشاکل دروستکەی. ئەو جۆرە کەسانە با گوێ بگرن کە گوێ ئەگرن لە نهێنی خەڵک، ئەمجا بڵاوی دەکەنەوە، دەیگەێنن بۆ کەسەی کە پێویستە پێی بگەێنن، چونکە تەبیعەتیان ئەوەندە خراپە، بەوە مرتاحە بن کێشە و مەشاکل لە نێوان خەڵکیا دروست بێت. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: ومن استمع إلى حديث قوم وهم له كارهون أو يفرون منه صب في أذنه الآنك يوم القيامة. هر کەسێک گوێ بگرێت لە قسەی کەسێک کۆمەڵێک، ئەو کەسانە پێیان ناخۆش بێ گوێ لە قسەکانی بگری، واتە پێی خۆش نییە گوێ لێ بگری. مۆبایلەکەت پێیە دەڵێ فڵان کەس وەرە گوێ لە فڵان کەس گرە، بەس با نەزانێت گوێ لە تۆ دەگرێ، ئەڵێ کەس لەگەڵان ئێڵێ نەخێر، کەس گوێ لە قسەکانت نییە، قسەکانی من و تۆ ئەڵێ نەخێر، بەڵام خەڵکی تر گوێ لێیە. ئەمە عقوبەکە و سزاکەی چییە؟ ئاگادار بکە ئەو کەسە حەزی نەکرد کەسێک گوێ لە قسەکانی بگرێ، یا لەو کەسە ڕای کرد ئەو کەسەی ئەم کارە ئەنجام بدات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: خوای گەورە و میهرەبان لە ڕۆژی قیامەتە قورقۆشمی تواوە ئەکا بەناو گوێکانیدا. قورقۆشمی تواوە، قورقۆشمێک کە تواو بێت، ئەمجا ئەیکەن بەناو هەردوو گوێیدا بە گەرمی، لەبەر ئەوەی گوێی لە قسەی کەسانێک گرتۆ کە حەزیان نەکردو گوێ بگرن، ئاچێتە پاڵ دیوارە شوێنێکەوە لە بن دەرگایەکەوە گوێ ئەگرێ لە کەسێک کە حەز ناکات گوێ لێ بگرێ. ئەوە سزاکەیەتی لە ڕۆژی قیامەتە، قورقۆشمی تواوە ئەکرێ بەناو گوێکاتانە، ئاگاداری خۆتان بن. مناڵ مەنێرن بۆ جاسووسی، خەڵک مەنێرن بۆ جاسووسی بۆ ماڵ خەڵکی، ئەوە سزاکەیەتی، ئاگادار بن. کوڕەکەم بڕۆ، کچەکەم بڕۆ گوێ بگرە بزانە ئەوانە باس چیەکەن، ئەوە عقوبەکەیەتی، ئاگادار بە. برای بەڕێزم، خوشکی بەڕێز، بەداخەوە کەسانێک هەن بەوە مرتاحە بن، تەبیعەتیان ئەوەندە خراپە، ئاواتیان ئەوەیە، هیوایەتیان ئەوەیە، پەنا بەخوای گەورە سوکایەتی بە خەڵکی بکەن، خەڵکی بشکێننەوە. ئاواتی ئەوەیە بڕاتە هەر شوێنێک خەڵکی بشکێنێتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: سزای ئەو کەسە چییە کە کەسێک دەشکێنێتەوە لە شوێنێکدا؟ ئەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، ئەفەرمێ هەر مسلمانێک لە شوێنێکە زەلیلکە، سەرشۆڕیکە، سوکایەتی پێ بکە، کەرامەتی بشکێنێ، ڕێز و حورمەتی بشکێنێ، سزاکەی چییە؟ خوای گەورە میهرەبان ئەو ئینسانە لە شوێنێکە دەشکێنێتەوە کە پێی خۆشە سەربەرز بێت، وەکو سزایەک بۆ ئەو تاوانەی کە تۆ ئەنجام داوە. ئەمڕۆ لە مەجلیسێکە کەسێک دەشکێنیتەوە، سوکایەتی پێ دەکەی، ناشرینی دەکەی، خوای گەورە وەکو سزایەک، عقوبەیەک، تۆ لە مەجلیسێکە ئەشکێنێتەوە، ناشرینت ئەکا کە پێت خۆشە لەو مەجلیسە سەربەرز بی، خوا سەرشۆڕت دەکات. لە ڕۆژێکا کە پێت خۆشە سەربەرز بی لە شوێنێکە، ئاواتت سەربەرز دێ، خوا سەرشۆڕەکات، وەکو سزایەک بۆ ئەو کەسەی کە سوکایەتی بە خەڵکی کردووە. بۆی ئاگادار بە، هیوایەتت ئاواتت ئەوە نەبێ خەڵکی بشکێنیتەوە، هیوایەتی ئەوەیە ژنەکەی بشکێنێتەوە ناو خەڵکە، سوکایەتی پێ بکە، هیوایەتی ئەوەیە مناڵەکانی بشکێنێتەوە، هیوایەتی ئەوەیە پیاوەکەی بشکێنێ، هیوایەتی ئەوەیە براکەی
خزمەکەی دراوسەکەی بشکێنێتەوە. ئەوە ئاواتی تۆ بێ دڵنیابە خوا لە شوێنێکا سەرشۆڕ و زەلیلت دەکا کە پێت خۆشە سەربەرزبی. ئەوە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە با ئەو تەبیعەتە پیسانە ناو خۆمانە دوور خەینەوە، ئەو تەبیعەتە ناشرینان لە خۆمان دوور خەینەوە کە ناشرینکردن و سوکایەتیکردن بە بەرامبەری خۆمان، شکاندنەوەی بەرامبەری خۆمانە. وەڵڵا ڕۆژی ئێمەش دێت، والله ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئەو کەسە بشکێنیتەوە، دڵنیابە ڕۆژی تر سزای تۆ ئەدرێ و سەرەی تۆیە. لە شوێنێکە خوا زەلیلت ئەکا پێت خۆشە سەربەرز بیت. کەسانێک هەن ئەوەندە تەبیعەتیان ناخۆشە، ئەوەندە تەبیعەتیان خراپە، بۆی ئەم شتانە باسەکەین، بۆی بزانێ عقوبەی ئەو کەسانە چییە، بە خۆتان نابچنەوە. هەر کەسێک لە ئێمە ئەم شتانی تیایە بە خۆی دابچێتەوە، ئاگاداری خۆی بێت، بەوە مرتاحە بێ، بەوە دڵخۆشە بێ کە دوو کەس بینیان خۆش بێ بینیان تێکدات. دەبینێ ژن و پیاوێ بینیان خۆشە هەوڵەدا لە یەکیان جاکاتەوە، دەبینێ دوو برادر بینیان خۆشە هەوڵەدا لە یەکیان بترازێنێ. ئەم جۆرە کەسانە هەنیانین، هەن من چەندەها کەسی ئەو دەناسم، بەس بزانێ فڵان کەس و فڵان کەس بینیان خۆشە بە هەموو جۆرێک هەوڵەدا بۆی بینیان تێکدات. بەڵام ئەوەش بزانن خوای گەورە والله لا يحب المفسدين، خوای گەورە ئینسانی ئاژاوگێڕی خۆش ناوێت. بەوە مرتاحە بێ بینیان تێکدا و ڕێز و حرمەت لە نێواندیانە نەهێڵێت. دەزانێ ئەم ژن و پیاوە بینیان خۆشە چۆن بینیان تێکدا، ئەم دوو برادرە بینیان خۆشی تر ئافرەتن یا پیاون، دوو ئافرەت دوو پیاو چۆن بینیان تێکدات، دوو دراوسێ بینیان خۆشە، دوو خزم بینیان خۆشە چۆن بینیان تێکدات. ئەم ئافرەتە ئەم دووکە لەگەڵ خەسوویا بینی خۆشە چۆن لەگەڵ خەسوویا لێکیان جاکاتەوە، چۆن کێشە بخاتە نێوانیانەوە. ئەم جۆرە کەسانە سزاکەیان چییە؟ مزگێنی بێلەیان، نەڵێ من فڵان کەس و فڵان کەسم لە یەک جیا کردەوە، من کەسێکی ئەوەندە قارەمانم، تۆ قارەمان نیت، تۆ ئەو جۆرە کەسێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبا دەفەرمێ إن شرار عباد الله من هذه الأمة المشاؤون بالنميمة المفرقون بين الأحبة. خرابترین بەندەی خوا کێیە؟ لەم سەرزەوێدا لە هەموو بەندەی خراپتر کێیە؟ ئەو کەسانن کە لە نێوان خەڵکییا دەڕۆن قسە دەهێنن و قسە دەبەن المفرقون بين الأحبة، خۆشەویستەکان لە یەک جیا دەکەنەوە، کێشە دەخەنە نێوانیانەوە، خۆشەویستیان دەترازێنن لە یەک. ئەوانە خراپترین بەندەی خوان. هەتۆ خۆت دەڵی من عاقڵم، ناوی خۆت بە عاقڵ دەنێی، بە ئینسانێکی زۆرزان ناوی خۆت دەهێنی، بە ئینسانێکی قارەمان و پاڵەوان ناوی خۆت دەهێنی، چی دەڵی بیڵێ. بەڵام دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خراپترین مرۆڤی، خراپترین عەبدی خوا تۆی کە نێوان خەڵکی تێکەدا. بزانێت دوو کەس بینیان خۆشە نایەڵێت. ئەم جۆرە کەسانە لەناو گۆڕدا ئیسراحەت ناکەن، دڵنیا بنەوە. وی هەر کەسێک ئەم تەبیعەتانی تیا با بەخۆی دابچێت. فڵان کەس لەگەڵ فڵان کەسا بینی خۆشە تۆ قچێ بەسەریەوە، چی پەیوەندیک بە تۆیە، چی زەرەر و زیانێکی لە تۆ داوە. کەسانێکن بەداخەوە تەبیعەتیان ئەوەندە خراپە، حەسادەت چاویانی کوێر کردووە، ژیانیانی کردووە بە دۆزەخ، بەتایبەتی ئەم جۆرە زیاتر ئافرەتان دەبینیت دەڕوات بۆ ئەوە مرتاحە بەوەی کە بچێ نێوان دوو کەستێک بدا بەچی بە سحر. دەڕوات دیاریە دەبا بۆەوە ماڵێک بووکو زاوایە داماوی قوربەسەر تازە زەواجیان کردووە، بەو دیاریە وێرانیان نەکاتە ملیەک. ئەو حەدیثانەی کە پێغەمبەری خوا باسێکا صلی الله عليه وسلم، یەکەم حەدیثیان دەفەرمێ ئەو ئافرەتانی زیاتر ئافرەت ئەو ئیشەکە، پیاویش بە هەمان شێوە ئەگرێتەوە، بەڵام زیاتر پیا و سحر ناکە، ئافرەتی کە. یەکەم سزایەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە ناچنە باشتەوە. ئەو ئافرەتی کە نێوان دوو کەس تێکەدا سحر دەکات لای ساحرێک ناڕاتە باشتەوە. ئەمە یەک. فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم، أو كافر بيباور بو قرآن دابز يتخوار بو يغمري صلى الله عليه وسلم. أجر نيجبك حجك عمرك باوري بو قرآن نيك دابز يتخوار بو يغمري صلى الله عليه وسلم. وتشل شو وتشل روش خواي قرن يوجو رجوع عبادتي قبل الله كا وحج هزار حج عمرش بك تاواني السحر كيد سلانا تشك وحق الناس بيد الخوش ما با فلان كس وفلان كس من ليك رشكت ضل نيابة إن شاء الله قيامتي تورش
ئینشاڵڵا قەبر و قیامەت ڕووناکی تێدا نییە، چونکە تۆ کەسێکی لەو کەسانی کە سحر دەکەی لە نێوان خەڵکیدا ئاژاوە دروستەکەی. ئەوەندە تەبیعەتی خراپە دەچێت نێوان خەڵکی تێکەدا. کەسێکە بۆ ئافرەتێکە بۆ سحرێکی لە کەسێکی نزیکی خۆی کرد. کاتێک کە سحرەکە ئاشکرا بوو، دوو سحری دەکرد بوو، لە دوو شوێنەدای نابوو. سحرەکان دەرکران الحەمدولله. جا پرسیاریان کرد بۆچی ئەم سحرەت کردووە؟ پیاوەکە ژن و پیاوێکی لە یەک ترازاندە بوو، بەینیانی خراپ کرد بوو. وتی وەڵا ژیانیان خۆش بوو، حەزم ژیانیان لێ تێکدا. قزمێکی نزیکی پیاوەکە بوو، ژیانیان خۆش بوو، حەزم کرد ژیانیان لێ تێکدا. دڵنیا بەخوا ژیان لە تۆ تێکەدا، ئینشاڵڵا قەبر و قیامەتت پڕە لە کێشە و مەشاکیل و خەم و خەفەت و ئازار و عەزاب ئینشاءڵڵا. چونکە تۆ بوویتەتە هۆکارێک بەم تەبیعەتە خراپەی خۆتەوە، بوویتەتە هۆکارێک بۆی کە کێشە لە نێوان ژن و مێردەکانە دروست بکەی، لە نێوان خۆشەویستەکانە دروست بکەی، لەیەکیان جیا بکەیتەوە. باوک دەکاتە دوژمنی مناڵ، مناڵ دەکاتە دوژمنی باوکو دایک، بە هەمان شێوە بیلعکس. ئەمانە سزاکەیان زۆر سەختە لە قیامەت. دڵنیا بە ئافرەت خوشکم، دڵنیا بەخوا لە بەهەشت مەحروم دەکا بەهۆی ئەو سحرە کە دەیکی. تۆبەکردنیش خوا لێت خۆش نابێت، چونکە تۆ بینی خەڵکی تێدا و حەقی خەڵک قەرزاری. ئەو کەسە گەردنت ئازانەکە بۆ قیامەت وەکو خۆی دەمێنێت. یا ڕەبی خوا لە گوناحەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سبحان الله، كسانيك هن طبيعتي أنه هند خرابة أو كاتا مرتاحة به ضل خوشة كقولي خلقي دبري پارە لە خەڵکی دەسێنێ بە ناوی قەرزەوە. فڵان کەس کاک فڵان کەس ئەوەندە پارەم بەرێ بە قەرز، بەڵام نیەتی ئەوەیشی نییە قەرزەکە بداتەوە، نەک بۆی کە نیەتی هەیە بیدا. باسی ئەو کەسانە دەکەم کە قۆڵبڕن پارە وەرەگرن لە خەڵکی بە ناوی قەرزەوە، ئیتر دوایی پارەکە نادەنەوە، یا بە حاڵێکی زۆر قورسەی دەنەوە. نیەتی دانەوەی قەرزەکەی نییە. چەندها کەس بۆ شێوە دەناسین هەمومان. قەرز کوێرە؟ ئەوەی قەرزی داپێی دەستی ناکەوێت، هەمووی دەست ناکەوێت، تاکید بە ئیتر ئایا ڕوبعێکی دەسەکەوێت، نیوەی دەسەکەوێت، یا هیچ دەست ناکەوێت، هەر ئەوەندەی لێتی سەن تاو. ئەو کەسانە با گوێگرن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە، ئەم حەدیثەش سەحابەیەک کورد ڕیوایەتیەکە کە ناوی جابانە، ڕەزای خوا لەبەستە ناو سەحابە بۆ کورد بووە. ئەم حەدیثە لە پێغەمبەری خوا ڕیوایەتەکە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزێک لە کەسێک بکە، پارەیەک لە کەسێک قەرز بکە، بەڵام نێتی دانەوەی پارەکەی نەبێ، خۆی دەزانی ئەو جۆرە کەسانە کە دادپێی بە تەمای مەبە تەواو. ئەم جۆرە مرۆڤانە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم قەرزێ لە کەسێک دەکا و نێتی دانەوەی قەرزەکەی نییە، ئەگاتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەقی الله سارقا، لە ڕۆژی قیامەتە خوا حسابی دزی بۆکە. دز واتە ئەو پارە هەمووی بە دزی بۆ حسابەکرێ. ملیۆنێکی لە کەسێ سندووە، حساب کە ملیۆنێکی دزیوە، و پێغەمبەری خواشە فەرمێ صلی الله علیه وسلم لعنەتی خوا لەو کەسە بێ هێلکەیەکە دزێ. هێلکە ئەی کەسێک بە وەرەقە و بە چەندەها ملیۆن پارەی خەڵکی دەبا و دەیخوات، بۆیە تۆ دڵخۆش مەبە بڵێ فڵان کەسم قۆڵ کرد. تۆ لە قیامەتە لە ڕیزی دزەکانی، لە ڕیزی گەندەڵەکانی، لە ڕیزی ئەو کەسانی کە ماڵی خەڵکیان خواردووە. سزاکەت زۆر قورسە بە خۆتا بچۆرەوە، حەق و مافی خەڵکی بگەڕێنەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب دەفەرمێ سوێن بۆ خوایەکی گیانی منی بەدەستە، سوێن بەخوا ئەگەر کەسێک لە پێناو خوادا لە جیهادا بکوژرێ، لە پێناو خوادا بکوژرێت، پاشان زیندوو بێتەوە، پاشان بکوژرێتەوە، پاشان زیندوو بێتەوە، پاشان بکوژرێتەوە، واتە سێجار لە پێناو خوادا شەهید بێ بکوژرێت. سوێن بەخوا ئەگەر قەرزی لەسەر بێ، خوا نایخاتە بەهەشتەوە هەتا قەرزەکەی بۆ نەدرێتەوە. ئەم جۆرە قەرزە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزێ بکا و نیەتی دانەوەی هەبێ، خوا بۆیە داتەوە. ئەو کەسەیشی نیەتی دانەوەی نەبێ، ئەم حەدیثە شمولیە کرد. هەر لە یەکەم دەقە ئەوەندەی وەری گرت لە دڵ خۆی ڕەبخات چاو پێی ناکەوێت، چونکە تەبیعەتی وایە. ئەمانە عقوبەکەیان زۆر سەختە. لە قیامەتە بە دز حسابەکرێن،
لە ڕیزی دزەکان حسابیان بۆ دەکرێت و دڵنیاش بن لەوەی کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر سێجار لە پێناو خواشە بکوژرێ و شەهید بێ لە جیهادا خوالی خۆش نابێ و ناچێتە بەهەشتەوە چونکە نێتی قەرزدانەوەی نییە، نێتی نییە قەرزەکە بداتەوە وە با بەخۆیان دابچنەوە. کەسانێکی سبحانەڵڵا تەبیعەتیان ئەوەندە ناخۆشە، ئەوەندە تەبیعەتیان خراپە، تەماشا دەکەی گەشتۆتە دەرەجەیەک، خوڕەوشتیان گەشتۆتە دەرەجەیەک، ئەمانە دەردی کۆمەلگانە بێ ئاگاداری بین. هەر کەسێک لە ئێمە ئەم نەخۆشیانەی تایە با بەخۆی دابچێتەوە، چونکە سزایەکی سەختی بەدواوە بێ کە باسمان کردووە. سبحانەڵڵا گەشتۆتە حەدێک، خوڕەوشتی گەشتۆتە حەدێک، تەبیعەتی ئەوەندە ناخۆشە خەڵکی ڕێزی لێ ئەگرێ بۆی لە شەڕی سەلامەت لەبەر خراپەکەی ڕێزی لێ گیرێ، نەک لەبەر چاکێکی. ئەوش ئەڵێ بیستمە چەند جار گوێمان لێ بووە ژنە یا پیاوە، ئەڵێ بەخوا چی خەڵکی لێ مەترسێ بە حساب مەدحی خۆیەکە، بەخوا ئەوەندەی دەم کردووە کەس نازانێ بەرامبەرم بۆستێ، قەت ماشەڵات لێ نەبێ. و دڵنیابە تۆ کەسێکی لەناو خەڵکیە هیچ احترام و ڕێزێکت نییە لە دڵی خەڵکیە، خەڵکی ڕێزت لێ ئەگرێ لەبەر ئەوەی لە شەڕی تۆ سەلامەت بێ، نەک لەبەر ئەوەی خۆشەویستی بۆ تۆ هەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم با ئەو کەسانەی گوێ بگرن کە ئەوەندە پۆز لێدن، ئەوەندە لە خۆیان ڕازین، ئەوەندە لە دەمە شڕەکە و دەمەوەرەکەی خۆیان ڕازین. حديث صحيح بخاري مسلم دا بيغمري خواده فرمي صلى الله عليه وسلم إن شر الناس عند الله يوم القيامة من تركه الناس اتقاء فحشه وشره. فانا بخواي قوله او جورك سانا باقيو بقرن وازو طبيعة بينا اقرنا اما سرنجامي ايوه خرابترين بندي خوا لروجي قيامته، خرابترين مروف لا إخوة يقول الروجي قيامته كي تفرمي إن شر الناس خرابترين شرترين بكالترين مروف لروجي قيامته لخزمتي إخوة يقول دا أو كسيا كخوتي وازي لدهيني لبر دمي لبر شرقي چونك على بكالكي نوع أو نايا دم خيط دمي بكالك نايا أو جورك سانا خرابترين مروفن لروجي قيامته لخزمتي إخوة يقول دا چونکە خەڵکی لەبەر شەڕەکەی لەبەر دەمی لەبەر زمانی ڕێزی لێگری ئەگینا خەڵک لە دڵەوە حەزی پێی نییە. ئەم جۆرە کەسانە زۆر سەختە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ شەرەف و ناموس و کەرامەتی خۆتان بپارێزن بە ماڵ و سەرەوت و سامانەکانتان. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بە پارە شەرەف و کەرامەتی خۆمان بپارێزین؟ فەرمووی دوو جۆر کەسێ پارەی بدەنێ اعطوا الشاعر ومن تخافون من لسانه. شاعر ابو جاران ديانو فلان كس او انا بارك ديني فلان كس من بوالب ريزي بكرامتي بشكينا او شاعران ايشان او ابو افرمي او شاعري كاوا خراب لنا وخلقا خلقي باري ادات بوي زمي فلان كس كرامتي بشكيني باري بري بوي زمي تونكات. ودوام فرموي او كسي لزماني اترسي باري بري اما ترسنو كي بغيرتيني بوي حياتنا با بختيانت بونكا بياني اتواني بقصينا وخلقا بتشكيني تو جوي بينيا بوي او خرابترين مروفن او جور مروفان خرابترين مروفن خلقي لبر خرابكين ريزان لي اقري بوي تو بخوتا بتشورو اقل لو جور مروفاني جنيا بياوي مالي من كسيك مرام بكزاتان برام برم بوسته تو كسيكي هيج كسيك ناي وخوي للشر تبدا چونکە تۆ مرۆڤێکی فاشلی خراپی لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوادا خراپترین مرۆڤی ئیتە تۆ هەر مەدحی خۆت بکە. ئاخر خاڵکە باسی دەکەین بەداخەوە کەسانێک هەن بەوە مرتاحە بن تەبیعەتیان ئەوەندە خراپە بۆ مرتاحە بێ زوڵم بکە. کاتێککە زوڵمەکە لە خەڵکی ئازاری خەڵکی ئەدات ئەو دەقیق قسەی ئەکە ئەدا لە دڵت بریندارێکە زۆر دڵخۆشە مرتاح بەخوا فڵان کەس جەرگیم بڕی بەخوا قسەیەکم دالی دڵی تەقان. ئەم جۆرە کەسانێکی خراپن، ئەمە تەبیعەتێکی زۆر خراپە. هەموو کەسێک زمانی هەیە قسە بکە، بەڵام ئینسانی بەڕێز دڵی خەڵکی بریندار ناکە. ئەگەر کەسێک لە ئێمە دەستی بە چەقۆیە ببڕێت چەندەها جار دەستمان بە چەقۆ بڕاوە بریندار بووینە بەس چاک بۆ تۆ شوێنەکەی. بۆیە دەڵێ وەلا یەلتام ما جەرەح اللسان، ئەوەی بە زمان بریندار ئەبێ ساڕێژ نابێ، ئەو برینە ساڕێژ نابێ زەحمەت. بۆیە کەسانێکی ئاواتیان ئەوەیە خەڵکی بشکێننەوە، ئاواتیان ئەوەیە
قسەت پێ بکەن، ئازاری دڵت بدەن، ئازاری لاشت بدەن، قسەی وات پێ ئەکەن، خۆشت لای خۆت نامێنێت. ئەم جۆرە مرۆڤانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. مزگەنی بێ لێتان، من قسەم بەرەو ڕووە ئەو جۆرە کەسانە قسەیان بەرەو ڕووە لە هەموو کەسێکی خەڵک ڕقیلیان بەخۆشی ئەڵێ من قسەم بەرەو ڕووە، من حەق بێژم، والله لە 50 نەفەرە تۆی خۆش ناوێت لە دڵەوە، کەس حەزی پێت نییە، ئەوەی 10 دقە هاوڕێتی تۆ حەزی پێت نییە، بەڵام خەڵک لەبەر شەڕەکەت ڕێز لێگرێ، لەبەر دەمت، لەبەر قسە ناخۆشەکانت، کاکە من قسەم بەرەو ڕووە هەرچی بێت تەقێنم، قەت ماشەڵات لێ نەبێ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە لە ڕۆژی قیامەتە عەزابی ئەو کەسانە ئەدا، ئازاری ئەو کەسانە ئەدا کە لە دنیادا ئازاری خەڵکیان داوە، عەزابی خەڵکیان داوە، والله خوا عەزابت ئەدا لەسەروی دڵی مسلمانێکت شکاندووە، قسەیەکی جەرگ بڕ و ناخۆشت بەرامبەر بە کەسێک کردووە، خوا عەزابت ئەدا. بۆیە دڵخۆش مەبە، قسەم بەرەو ڕووە، ئەو قسانەی کە بەرەو ڕوو لە دڵتا هەنێ قسەی بیشارەوە، لەوانەیە من دەیا قسە بێ بەرامبەر بە کەسێک بیڵێم نایڵێم، نایڵم چووکە ئەزانم دڵی ئێشێ، دڵی ئازارە چێژێ. بۆیە ئەو کەسانی کە قسەیان بەرەو ڕووە، ئەو کەسانی قسەی وشک و ناخۆش ئەکەن، ئازاری دڵی خەڵکی ئەدەن، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوا عەزابیان ئەدا لە ڕۆژی قیامەتە، والله ئازاری ئەو دڵت داوە، خوا ئازاری تۆش ئەدا لە ڕۆژی قیامەتە. بۆیە ئەم سیفەتە خراپانە بە و چەندەها سیفەتی خراپیشێ با بە خۆماندا بچین و لە خۆماندا نەیەڵین هەیە مرتاحە بێ، من خەڵکم دەناسی دەیوت بەوە مرتاحە بم خوێن بڕژێنم، کاتێککە خوێنە بینم دڵ مرتاحە بێ، کەسە لە ژێر خۆڵایە. ئەمە تەبیعەتی خراپە، مرۆڤێک بە زڵم دڵخۆش بێ، بە کوشتن و خوێن ڕشتن دڵخۆش بێ، بەوە دڵخۆش بێ ئازاری دڵی کەسێک بدا، دڵی کەسێک پارچە پارچە بکات، ئەمانە خوا عەزابیانەدا و سزایانەدا. با بە خۆیانە بچنەوە، هەر کەسێک لە ئێمە ئەم سیفەتانە ناشرینانمان تێدایە، با بە خۆماندا بچینەوە، ئەگینا خوا سزامان دەدات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا لهمو صفتك ناشرين بدود من يا رب العالمين. خوايا جنوام لبكي قسكان من كذا وكان من روشت من همي جوان بيت، همي تشاق بيت، همي اشتيق بيت، خوتي راضي يا رب العالمين. خوايا جن للشر إنساني خراب من باريز يا رب العالمين، لزماني بختيان شكان وخراب كان من باريز يا رب العالمين، شفاي نخوش كان من بدي باراني برحمة ما زيادة بسراب باريني يا رب العالمين، هيمني وآرامي ولات من باريزي خوايا جن أوي كيشو مشاكل من بودرسك خوايا جن سركوتوينكي أوشي دلسوزي أم مسلمان ملة يا ربي خويا سركوتوكي، أوشي خيانة كارو خراب يا ربي خويا عقل أهلي دادني لنا يبري. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.